جبوان غير غريب كان أبرزود ريباني أبوان غير غريب كان أبرزود ريباني خوابدي باكر مي وغريب كان سيرك وتاني وجرك بالإيمان وشي ولا تسرقونا تەکەوڵە گەلێن هەنێڕ و تەکیاب تەختە و پەتریلەر شیان و سەرهویە هەشەمێز هویە ئەوێ هەم ساڵیان نجێ چەشمیلەر ژنێن و ئاریان ژان و نەسەنار هەرچین بێساران نیەر و سەرڕێز گواد و پایگەلان سوورەتفێ تفێن دەژن و پاڵنگان قەڵای شێرانێ و وێنەی هەڵۆخان ئیدیم دێوەزنا و جۆڵان دێمەکان سەروما و چەنی دەگای فەقیەکان دەڵە مەرز و دۆم ئەسپەرێز ماوە دەشتە قەڵبێ چۆڵ جەرگمەشکاوە دەگاو عالما و ژۆنی هەواری مەسکەن و مەواخر و ڕواری دەل مەکانەکەی پەنجەڕەنگینم چەمچە نەخشینا هێشور نشینم دەگاگا ڕاگە و گەشت و سێرانی ڕووبە هەوارە بووک و مارانی هەورامان یۆجە منتەقە سروشتە جوانەکە و کوردستانی و جیهانیە کە بە سەربەرزی کۆچی ئەکاش بە سەرزۆزی باخ و باخاتیش بەندەنە سەرانسەر بەربەکاش و دەرە سەرسەوزەکاش نامێش بەرشێنە هۆرامان سەرزەمینی و یەکپارچە نییە بەعزێ شار و دەهاتەکەش بەهۆ قەباڵە سیاسیەکە و بەر و کوردستانی بەنوێ وڵاتە بەشکریان ئێران عێراق هەورامان جەڕۆژهڵاتەوە بە شار و سنەی جەڕۆژ ئاوەوە بە شارە زور جەباشورەوە بە جوانڕۆ و کرماشانی وەجە باکوورەوە چەنی شار و مەریوانی هەم سنوورە سنوورەکە و هەورامانی مەتاوێت بە سنووری دیاریکراو نامێشە بەرمێ چونکە پانتایی و درێژایی جۆغرافیا هۆرامانی فرەترجە سنوورە دیاریکراوەکە و جۆغرافیا و ئەرەکیشیە و نەخشەکە و ئارۆیە بە وەرچەمگرتەی جۆغرافیای کۆسانی هەورامانی و کوردستانی کەجد لە ڕاستە و سروشتی و بە تایبەتیجە مەڕ و کۆسانەکانە دەستشپەنەکردن تامێ یاومێنەکە مێژوو ژیوە و شارستانێت و خەڵک و هۆرامانی گێڵەوە پێی هەزاران ساڵە چێوەڵتەری یۆجە سەرەکی ترین ئبتکارەکە و شارستانیەت و بەشەری گەشە و کشاوەرزی بیان بە تایبەت جە هۆرامانەنە ئالیچ بە دەلیل و بیەی ڕۆخانەی و هانەچەمە فراوانەکان بە دیەی ڕۆشنتر یۆجە سەرەتایی ترین یاگە و منتەقەکە و دنیای کە یەک یاگە نیشتەرەی پێوەرەژیۆی دەستشپەنەکردن هەورامان بیان سەنەد و ورەتێ و ئەسێ باخ و مڵکی جەزەمان و ئەشکانیەکانە یانێ و فرەتر جە 2000 ساڵە چێوەڵتەری جە دێوەزنا و تەنگیوەر و چەندین یاگەتر کە هۆرگێڵاوە پێیڤەڵی میلاد و مەسیحی یۆجە گرنگترین سەنەدە ئابووریەکە و گرد و ڕۆژهەڵات و ناوەڕاستیە هەر پاسە تامێ چەند وزمێ بە یەرە قەباڵە مێژوویەکە و موزەخانە و لەندەنی کە جە هۆرامانە نێویۆزیێنێەوە کە بە زمانەکە و یونانی و پاڵەوی و ئارامی نووسێنێ کە ئینە نەتەنیا نیشانە و گەشە و کشاوەرزیە بەڵکو و نیشانە و گەشەی ئابووریچمان پێ بەروزۆ برێ دەخی تازما هەنێ پێ 1500 ساڵات جێوەڵتەری کانێ تقریبا کریوواکی پەشتی شاپەنەمە بەرسی چون 1500 ساڵ مێژوونیە چا نەزەرەوە تۆمزانی پێنمونێ بواری و
تاریخی سیاسی و کەمتر جە 50 ساڵی حساب مەکردی ئەگەر ئێمە جگەرەکەمان باسی مێژووی کۆنی کەرمێ حقیقەتەن 1000 ساڵ و 1500 ساڵ حسابش پاسی بێتە سەر مەکردیوە سەنەدێک فرێما هەنێ حتا جە معاملاتەنە کە ئارۆ پەنەزمەتنی پێنمونێ بۆش یا بازاری اقتصادی ئەگەر مامەڵێەوە کریان شۆرەیەوەش پێگیریانە ئەنجومەنەوەش پێگیریان و کۆنووس کردیان کۆنووس و بێفڵا چەندێتی مامەڵەکەی ورەتەکەی ئەساکەی و بەعوشارەکی کریان و نیسیان بەڵام بێژگەم ئینەیە ئێمەم زانێ کە لانی کەمشواشمی ئەگەر گرد و ڕایە کۆنتەرەکە قبول نەکردن پێنمونەی ئەفلاتونی قبول نەکردن یا کسەندۆسی قبول نەکردن کەماچۆ 6,000 ساڵ و 8,000 ساڵی وەڵی میلاد مەسیحی ئەگەر ڕایەتی بێرور زەبیح و سەد بێرور زەبیحی قبول نەکردن کەماچۆ 1948 یا 68 ساڵی وەڵی میلاد مەسیحی چاوەختۆ سەنەدی مەکتوب ماهەن کاتە ئاوستا ئەگەر بە وردشکاریەوە من فەرهەنگۆکەیەوەم پێی بەویلەکەمیش نیشان پێی بەشویەکەنی پێی لەهجەکە و ئارو بزڵانەی جگەینێکە من چەندین یاگەندیێنە جە هەورامانەنە هەروێم جە بێفڵا گەشتە شەخصیەتاوێمەنە تەوەنی ماهەنە یانی بەردەنووسی کێلێ ماهەنێ کە وەژبەختان جەفرە و یاگانە مەنێنێ و بڕێ یاگێهانی من خەڵک میانەرەکە پارێز و سایەکەرەوە مەسەرەن نەگناوەر و هەڕەشە و بڕێ چیشی وە بڕێ غارە بگەرا کە ئانێ ئەگەر کارشا سەرکردیۆ ڕەنگە ئینقلابێەوە شۆڕشێەوە بۆ بەدرۆ وسێ ئامێژوینە کە نیسیان و دیار وسێ مێژوێەوە تازەتەری و ڕێپوتیکتەری سەر واورەمان ئێمە ئەگەر تەماشۆ تاریخ و کوردی کەرمێن نەک باسی لەهجەکەش کە ئێمە لەهجەکی کوردی فرێنێ مەسەلەن بەواشمی کرمانجی سەر و کرمانجی خوار و سۆرانی و گۆران و لوڕ و ئینێ ئەوە دەلالەت و ئانەیە کرد و کە ئێمە زمانی فرە دەوڵەمەند ماهەن و تاریخی فرەکۆن و فرە دەوڵەمەندیش ماهەن بەڵام ئێمە بەڵێ ئانەیە کە ئەنفال و 88 و ئەنفال و هەڵبجەی کردی و ئێمە وەڵتەر ئەنفالی فرە گۆرەتەر کردێنمی کە بەداخەوە یعنی کەس لاش مەکەرەوە بنێ مەزانە مێژوومە ئێمە تاریخمە ئەنفال کردیان دوی تاریخمان ئەنفال کردیان مەسەرەن ئێمە کۆتیر مێنێ دمای معاد و لۆزانێ و حەربی عالەمی یەکەمی و ئینیشا کۆتیر مێنێ پێل و چوار دەوڵەتە کە کوردستانی ئێمەشا بەشکردن بستین میشانە بێن و چوار قۆمە یەری قۆمە عەرەبی و تورکی و فارسی کە هیچ ویژدانی وشان نەبیێن ڕێ و جەڕوە بتاوە زمانشا هۆر بێ و باس و کوردی کەرا هەتا پێشا کریا بوو تاریخەکەشا ئەنفال کردن و کردنیشا و ئیسێچ گردیوی کردنشا ینی بە تاریخ و وشە دڵە زاوم نۆ زاییف و زەبوون زەدەی زاوم نۆ چەند تیرەکاری نەدڵگرتن کۆ ئاخ پەی بەختە من دڵە داغ پەی تۆ من زار و خەمناک زەدەی تیر خاور پێکیای پەیکان تایفەی کوفار دەروون سیاداغ سۆچیای خەمان بێ زەوق و دەماغ بەستەی ستەمان کردادوە سەرمەشق زەمانەی بێشۆ ئاخ پەی بەختە من دڵە داغ پەی تۆ فرم وا دڵە مروەتەن ئامان بۆ مەوسم نەگێج بەحری بێ سامان هەریەن تاوە عشق نەدەروون خریای
وێنەی شۆڵەی شەم چراخان گڕیای تەنبی وە زوخاڵ سیا سفتەی کۆ ئاخ پەی بەختە من دڵە داغ پەی تۆ ئایر دووریت سەرکردن نەدڵ جەرگم چۆن کەباب پێکیان وە چڵ حەکیمان مەیان مەبینا سزام شادەت ماوەران و سفتەی سیام ئیسە بگێرە دەست بە زامەوە بە زام خەدەنگ نەونەمامەوە هەریەن کێشە ئاه شەوان تاوەڕۆ ئاخ پەی بەختە من دڵە داغ پەی تۆ بە ئەژناسیەی شارستانیەت و کۆن و هەورامانی خەڵک و ئامەنتەقەیە فرەتر جارنەتەوە کاتر و بەر و کوردستان تووش و گرفتی ئامێنە گۆران نشین یان هەورامیەکەی بەهۆ مۆقعێتی استراتیژی بازرگانی تێکەڵی وەرچەم وەسیح شاچنی میلەتەکە تەری بیەن جا سەر و وەساڵێەوە بێبوو یان جەنگ و شەڕ بەخۆدان جەلا ئێمەوە یاوان بیتکە تا حەدێکە نە ئەسکەندەر نە لەشتر و ئۆمەریک نەتاوات خۆرامان و ئێمە گێرۆ دوور و درێژترین و درێژخایەنترین مەرحەلەی جەنگ و عەرەبی چەنی ئێرانی چەنی ئاریاییەکە جنگ و مرکز و ئاریگەنیانی ئاهورامان و فرەتەرین تەلەفاتشانەدان و ئێمەی فرەتەرین قوربانیماندان و سەرنجامیش هەر نەتاواش تا اینکە ئێمە بەژیری وێمە قەی ئانەیەکە وەرگیری کەن و مجیای فرەتەرونە چونکە زانامە بەرامبەرەکەما دژمنێوان دڵڕاق دژمنێوان ونمج حاڵیش نییە کە ونی بوو بە لەحفا و خەڵکی بەرۆ بەڵام ئێمە حاویمانە کە ونمتەیجا و ئلاخر ئێمە ئامانە ساتی سەودای ئەماچێنی کرد بما و زمانە دوو درێژە جەنگ و گریز و خۆنڕیزیە ئەمە وەتمە کاتێ خاص قبول دینەکەشمە قبول کردمێ بەڵام یەک هەر وێما ڕئیسی وێمانێ وێما حکوومەتی خودگەردانی وێمانێ و ڕاستی یاسادا بوو نەریت وێما مەپشنی یعنی ئەسمی لێ نەبینی هیچ شتای واژە و پیری واژە و بابای مادلێنە بەنەن و بەزینێج ئاستەنواوە هەڵای بیبینەکەیما بەسمێن بە یێرە قەفەکەی ئێمە ناخودەگامە بیان بەڵام پاسی بەسەر تقریبا کلیۆواتی جەبوارە کۆمەڵایەتی و سیاسیەکەوە گرت کەس مەزانۆ کوردانکۆ زەید وێشنیان نەبەرەی ئاسۆ خاڵێوە گرنگە کە جە کۆنبیای مێژوو هەر ملەتی چەنیبیە و هەرکۆتێشە گونۆڤەر و چەمی ناخوداگای و جەمعی تاریخیشانە پەینمونەی یەهودیەکەی ناخوداگای جەمعیشە شارنشینی و بازرگانی بیەن و هەن ئەنگلۆ ساکسۆنەکەی فرەتر بە ونسەردی و ژیری ژناسیێنێ ناخوداگای جەمعی کورد و کوردستانیەکە خۆڕاگری مدرێ و چۆگنەدەی بەراورد و دژمنی و ئێرادە و قدرەت و وێ ڕەهبەریە پەیسە لەمنێ ئیڕاسیە ملیێمێ لێ لاپەڕەکە و مێژووی کە پەڕاجە ئازایەتی و خۆڕاگری و پارێزنەی نیشتیمانی پەی نمونەی و تەری تامێ بە هێرش و عەرەبەکە و مۆغۆلەکە پەیسەر و کوردستانی و هەورامانی ئشارە کەرمی کە هەورامان جەگرد و ڕۆژهەڵات و ناوەڕاستیەنە وڵاتی بێن کە هەرگیز کولتور و کەلەپور و زوان و خاک و وێژ نانش دەسەوە و پارێز نانش بەدڵنیایەوە منەوەی زوان و جلوبەرگ و فرە و دابوونرێتە کۆنەکە و نەتەوە و کوردی هۆرگێڵەوە پێ ئامەسەلێ هورمزگان ڕمان ئاتران کوژان وێشان شاردەوە گەورەی گەورەکان زۆر کار عەرەب کردنە خاپوور گۆنا و پاڵەیی هەتا شارە زوور و هەرکەس ئامان ڕۆژ نییە ئەو منتیقە هۆرامانی هۆرامان نەلان سەر و ئایشا بەڵکو دلی منتیقە هۆرامانیەنە تاویانۆ و ڕنگ و منتیقەکەش گرتێنێ و ئانێچە دیارە کە هیچ کەسیوی نەتاوانش تەسیر کەر و پۆلۆتیک و هۆرامانی فاڕۆێ بەڵکو ئاوێ کە ئامێنی فاڕێنێ و تێکەڵی منتیقەکەی بێنێ و نیشتەجێ بێنێ و
منطقەکە ئێمەش ئەگەر بتاوی چی و باچی ئیسە ئانم لە خەس و منطقە هەرامانی کە ئیسە وینیش گرت چەم کێوش و گرس و چێوش متاوی افتخار و بچی وش پۆکەرینە و ئێمە متامی باش هەورامان و ئێمێ عالەمی تایبەتی وێش هەن کە فرەچی وێ هەنی جدنیانە نیەنی جدنیانە هەنی و هۆرامان و ئێمەە وجود شانیا و ئینسانیت متاوە و افتخارش بۆکە پێسە ئانەیە کە چاوسانەوەی ژەنی ئەسڵەن لا ئێمە چاوسانەوە ژەنی و سژن کردۆ ژەنی و ژەنی وزی ئۆلاوە و چن پیای فەرقش وزی ئاچێوە هەر نەبێن ئێمە احترامی وی تایبەتی بیان دلی ژەنێنە حتا وەخت و وێشەنێ کە جێش و ئیسلامی ئامێری منطقە کوردستانی گێرا منطقە هەرامانی گێرا نەتاوانشا گێرا چونکە کارێ بیان ئا منطقە کارێ دیفاع شاکردن کە نەتاوانشا ئەخیرشەن ئەخیرەن فێڵشا دیێنێ ئینە وجودش نییە ئینە گوێ دمای ئانێ دلی منطقە ئێمەنە هۆرامانێنێ ژەن بەژەن ئەسڵەن وجودش هەر نییە کوشتە و بڕیە و عەشایر لا ئێمە نییە عەشایر لا ئێمە نییە زۆر و زڵم و خەڵک چاوسانەوەی نییە ئێمە ئەچا منطقە سەختەنە کە هۆرامان کۆتەن هۆرامان و ئیری و ئۆدیمی ژیوێنمی بە ئاق و ناوەچەوانی و بە چنگوڵی خەڵکی تاوانش ئا منطقەیە وەشکەرونە و مڵکی درۆستی کەر و سەرشەوە بژیوە ئینە گێڵەوە پێکی گێڵەوە پێ ئا خەڵکە تێکۆشەڕۆ هۆرامانی کە تاوانش دلی ئا تەوەنانە وش بژیون و ئا تەوەنێ و ئا کەشێ بێنی بەکارێ و کە کەسیش نەتاوە بێ و تعداش بنەکردی و بتاوە و سەرشەنەڤێرونە و داگیرش کەڕ و بیرمانەشۆ کە سەردەم و میتیایفنی کە وەڵێ ئاوینە هیچ شێوە نیا دەسەنەبوو هیچ سەنەدێەوە هیچ فاکتەوە نیا دەسەنەبوو جە هەورامانەنە ئاسەوارێ وەڵێ میتیایفنی هەن فرە و چێوەکە جە هەورامانەنە ئانەی نیسانە مڵاکە جە سەردەم و میتیایفنینە کۆمەڵگێەوە چەنی واتو حاڵ و گەشەینە بیان کۆمەڵگێەوە پێشکەوتوو بیان کۆمەڵگێەوە شارنشین بیان کەماچی شارنشین بە لانیکەم ئاماژەکەنێ بە شار و هەورامانی وی تەمزاندێ کە بە دەگا و هەورامان و تەختی خود دەگاتی ماچمێ شار کەماچمی هەورامان و تەختی کۆمەڵێ دەگێ گێرەوە بەڵام بە خود و دەگا مەرکەزێکی ماچمی شار و هەورامانی ئیشارە مەبەست ئیشارە ئارویە نییە کە شەقامز بۆ مەزان و بازارش بۆ ئیجۆرەسێەوە شارە کە باسکردیۆ ینی دەوڵەت شار ینی ئەقڵ شار ئیشارە جەبواری شارستانی پێ جەبواری تەمەدنۆ جەبوار و عینە جەبوار و ئەقلیۆ بە شار ئەژمار کردیانە ئەمە شارش نوێنە چونکە مەرکەزێەوە بیان پێی سەرگۆردایی عقلیەتی پێی سەرگۆردای نیستی پێی سەرگۆردای فکرکردەوە دووبارە گەڵمە سەر و سەردەم و میتیایفنی وەڵێ سەرگۆردای ئاین و مەردیەفنای ڕەنگە بە چند هەزار ساڵی وەڵێ سەرگۆردای ئاین و مەردیەفنای ئاسەواری فرێمە هەنە کە نیشانە مرا ئا کۆمەڵگێەوە وەڵکۆتە بیان کۆمەڵگێەوە ڕێک و پیک و ئەرە نیشتۆ سەقامگیر بیان بە گرد و لەوازم بۆ احتیاجات و ژیانیشۆ ینی بە سەنعەت و دەفتەرشۆ بە عیلمشۆ بە پیشەوەریشۆ ئەگەر بنمێ دووبارە دماتەر فرەقۆڵی بینێ سەرنجە و تۆفانەکە و جەمشی بینێنێ ملمێ پێ سەردەم و پێشدادیەکە چۆگەوە بێفڵاگی لەگانشما هەن سومەریەکە چەند هەر تۆفانەوە چاونەما هەن بەڵام وەڵی گردینە جە سەردەم و پیشدادیەکانە ئی تۆفانە بیان و تۆفانەکەی تەرێگر کۆپیەوەنێ جە تۆفانەکە و جەمشیدی شای پیشدادی کە
بەپا و ئەوە گەڵنایەوە مێژووی کەسێەوە بێ کە مەرزەی و نەوەشی و ئینشاجە وڵاتەکەشەنە دوور بێ چونکە عەداڵەت و مەزان و ملەت پەروەری و مەزان و گەشە و تەکنۆلۆژی تامی پاتابیرە واتنێش چ بوار و ئاسنی چ بوار و کەرەسەی جەنگی چ کوچۆڵی چ بوار و پزیشکی و چ بواری هونەری و علومی ئینسانی چۆپەڕ و گەشەینە بێ من جا کتێب و کەینە دێشکەی مرۆڤ نامنیشانەکەش ئەینەکەونە دەشکەی مرۆڤ مەڵبەندی ئەفسانە زێدی هۆنەر چاکتێبەنە ئینەمە بە دوور و درێژی باس کردن وێنمێ جەسەردەم و جەمشیدیەوە واتە جەسەردەم و پیشدادیەکاوە هەورامان کۆمەڵگێوە نیشتەجێبیان و وێنمێ دووبارە وەختە دمە عقڕانیە ئێتر ئینسان بەشەر مرۆڤایەتی جە هەورامانە مجددەن سەرس بردان و پێی قۆناغە دووەمی یعنی قۆناغە دما و تۆفانەکەی دەیان و هەزاران بەڵگی تەرهەنێ دەلایلی عەقلی و بەڵگی یانێکە ئینەیە سەلامنای قسامنە سەلامنای قسەی شوێ دەمار گیرانی نیانێ هەورامان یەکەمین تاک و یەکەمین ئینسان و مرۆڤی نیشتەجێبیان جە وڵاتەکە وشنەوە و ئانە خەڵکانی تەرە جیاگەکای تەرە جە هەورامانەوە لوان پێش و ئاوانش کاربنەوە هەورامانەکەی ماوایەشداڵم کانی ئاوەز و سەرچەمەی یاڵم ژاوەڕۆت بەهەشت ڕووی سەر بساتن هەر کەس مەوینۆش حەیران و ماتن تەختە دڵتەختی جەرگەی یارانن زاخاوی دەروون دڵەوگارانن لە هۆنە جەدەڵ بەرکەرەوە خەمێ مەکریۆ سێرش بە هەروی چەمێ ڕێژاوت سورمەی ڕەشتەی چەمانن زینەکەرەوەی یادی یارانن هانە چەمەکاڵ چەمەی حەیاتن فڕە و هاژەشا وەشی و نشاتن دیواڵە و کەشاڵ دەرمانی دەردەن سارشکەری زام هەناسە سەردەن تەقالا و خەڵکی بەبێ مردامان مەینەت و ڕوا و بێوەرمی شەوان مێوە و سەمەرش ڕەنگینی باخان فەخر و شانازیش بە بەرزی شاخان ئەوڕۆ کە سەنعەت گمبیە بێ نامش محاڵ و تۆنە بەرز بێ مەقامش دەستکاری دەسڵ نمونە و شاران ڕانک و چۆخەڵ زینەتی یاران دەسوپای مەڕیای تەمام وردوهان نەبێ دەرمانش مەرجە هەورامان هەر هونەرێ هەمچی کوردستانە بە شەرچەنەنە ئی هەورامانە سازمانی بێمەرز دوکترا بەری ئەرێفتخارن پەرێ بەشەری قەڕنەها چێوەڵ وڵات و تۆنە بنەڕەت نریاچی کەش و کۆنە زەڕ و حەکیمی و دەوا و دەرمانی خەرجی و خۆراک و یاگی مێمانی جیاتی گردی خواجەزادۆوە ئەیر و ئۆجاخا بەش نەکوشیەوە بریە هێمەتی یاوا بتاکۆ کەی زوان تاوە و تاریفش کەرۆ
مزگیل جای تاعەت یانە و هەژاران ماوای بێمنەت پەرێ ئەو گاران سەباحی ساڵحان هەر ڕۆدەنگێوە چیانەوە مێ بە ئاهەنگێوە ماچۆ خوا گەورەن کەسێ و نەتەرسی جگە جەزاتی ژیۆتەر نەپەرسی سەڵ ساڵاوراڵبی نەکەری کارێ سەرە نامنیرە پێی هیچ زۆردارێ دانشگا و دەرز و گەورە پیایابێ هەسارا بەرز و ئەدەبیاتی و لە گڵاوا هەوراماناتی مەجزوب و خەستە خاکی هجرانی حەیدەر و شەهاب هەم هاڵیژانی شێخ یۆسفەکەی داڵە ڕۆماوە بۆی فەردچوون بۆی چنوور و کاوە خانای قوبادی و مەولای بێساران مەڵا قاسمی دەگای پایگەلان مەولانا خالد حەما ئاغەنام عەبدوڵڵا بەگ و فەتاح و ناکام ئەڵماسخانەکەی کەنوولەی هەورام ساڵحی خەدوەر شاعری وەژنام ئەمیر ئەحمەد و حەیران ڕەنجووری وەلی دێوانە و سەیدی و مەهجووری قافڵەچی قافڵە و نازک خەیاڵان مەعدوومی سەرعیل ساحب کەماڵان بڵبڵ و داخی سەرعی و فنوونی مەڵاخری ڕوار شافی و زەبوونی ئەحمەد بەگ عەزیز پرێسی و دەردین مەحروم و مەحزون غەمناکی و حەزین مەڵای زەنگەنە و شێ عەبدوڕەحمان مەڵا نەجەف و خواجەی ئەردەڵان شێخ وەیز گراڵی باکی و سیاپۆش کەشەوانانی کەشی ویر و هۆش مفتیات شێ و مامۆسای نوتشی مەڵای جەباری و حەسەن کەنۆشی ئاغا عنایەت فەخرولعولەما یان جەهانارا ئەڵالێ خەما مەڵا یۆسف و یاعقوب و شەیدا مەلەوانانی بەحری ناپەیدا شێخ نەسیمەکەی نەسیماوەردە تەختەی ژاوەرۆ و یاتاق کەردە شێخ عومەرەکەی پاڵنان ماوە هەراڵە برەمەی تاقڵە و کاوە عەبدولخالق و فکری و خەیاڵی کەشەوانان و شاه و خەیاڵی مەحموود و شەفیع قاهر جەپاوە وەرکەمەرانی پای هەردی شاوە میرزا ئەولقاهر تەوێڵێمەکان جنونی و شەفیع دانای هەورامان حاجی شێخ عەلی ماوە ئەوێ هەنگ هەراڵە و باخیش ئاوارەکەی هەنگ سەجادی ساحب ڕشتەی مرواری ئاسارژ مێمەڵ هەر شین و زاری هەڵوەکە و بەرز و قولە و داڵانی مەڵا حەسەنم وە شەسیای فانی بەڵبەخت و شەمس و سادق سەهای تەر ئەقدەسی و محرق مەڵا عەلی ئەکبەر مەلەوانانی دەریای پەڕنەهەنگ مامۆسایانی دەگای ئەوێ هەنگ زانایا هویێ و تەختە و شیانی دۆڵاو و گەلێن نیەر و ژانی شارەزایانی دەگای پاڵنگان دێوەزنا و هەتا شاری هەورامان کەماڵا و وەیسیا و سلێن و بەڵبەر نوێن و هەجیج داریان و زاوەر خانەگا و شێخا نەوسوڵە و تەشار تەوێڵێ مەسکەن شێرانی نامدار کەمنە و شەڕەکان بیارێ ماوە خەرپانی و خورما و تا ئەحمەڵاوە زەڵم و سەرگەتە و گوڵپ و دەرەیە مەڕ هێڵان پێ و بەڵخە هەتا ئاوێسەر چی دانشگانە گرچە ئامێبەر چون مانگی چواردە یان هەسارە وەر
شەوق و شۆڵەشا پرشنگ مەشانە و وەرم و وەرمینا جەسەر مڕفانە و ئیسەی چە مەردم فرەتەر جەنانی فەرهەنگش پێی بێن بە نەگەرانی پۆکەی شەو و ڕۆ بێ پیش و وچان هاوارش بەرزەن پەرێ هەورامان وێرمێجە تاقمێ دوورژە ویژدانێ وەرم پۆرەکەوتێ و گێل و نەزانێ مەسوول سەروەش و باڵە و بێگانە دژمەنی ژیر و وێ بە گەورزانە وەربیێنە زوانی بەسە زوانیمە بێنێ مێمەڵ و ڕۆح و گیانیمە هەرچێوێ پەنەر واچاوێمانە شێعر و ئەدەب بۆ یاسیا و چەمانە جلێ وەری با یابا و فەرهەنگ بە نەزانانە چەنیش گنا جەنگ کاوێژ و زوان و خەڵکی کەراوە زوانی ئەلایی وێشا شاراوە نەڵیم مەلێتەر چون قاڵا و قڕنۆ یا پەلەوەرێ هیلیانە ژوڕنۆ ئینە خوان ڕۆێ ئالیش های باوە هەڵاوە کۆنە و خەڵکی نەنیاوە شازیاتەر نەلا و بەیادماوە جەباخاوێمە کە پرێبیناوە ئاوەگر پێوە پاڵەوانانە کەرمش دانشگا ئی هەورامانە هەر ئارۆ خاسن فرەتێرن سەبا هەورامی و گێلی کوجا مەرحەبا قەباڵە میژوویەکەی حقیقەتێما پێی بەروزە کە کوردستان و بە خاتر ژەمیەوە هەورامان جەهەزاران ساڵی شێو وەڵتەریەوە یاگۆ ژیوەی مرۆڤی بێن هەریم و هەورامانی وەڵتەر بەنامەکە و هور کاسی لۆلۆ دمایتر بە ئۆرۆمون ئەورامان هەورامان چڕاژوەنە و نامێش بەرە بڕێو جەمێژ و نووسەکە ژنێتوک و هۆرامیەکە گێڵناوە پێی سەردەم و سومریەکە و ئارامیەکە و بڕێو تەرشە ماچاکێ ئید بە قۆمە پێوەرە هەمبرایی و هەمزیستی شەبێن جبوان غريب كان أبرد ريباني أبوان غريب كان أبرد ريباني خوابدي باكر مي وغريب كان سيرك وجرك بالإيمان وشيء ولا جاسم قونا